من وەکو دایکێک وەکو کەسوکاری شەهید داواکە زۆر ئەمانکردنم زۆر پێ باشە چونکم ئینسان ئەمە لە جەستەی خۆی پێشکەشەکە هەتا ئێستاکە حەوت هەواڵ یا هەشت هەواڵ شەهید بوونە لە زیندانەکانی باکوور. من داوا لە دایکانەکەم داوا لە کەسوکاری شەهیدەکەم بێن بەشداری ئەمانکردنە ببن بە گیانی خۆیان، یعنی ئەمە هەستێکی ئینسانی مرۆڤایەتی، یعنی هەستێکە تو ئەبێ پشتیوانی بکەیت لە مانکردنانە. ئێمە وەکو ژن وەکو دایک پشتیوانی لەیلا گۆڤەن دەکەین، تەواوی مانکردوانی سیاسی ئەەکەین، هەواڵ ناسر پشتیوانی ئەەکەین، ژنێکی تێکۆشەر ئاوا لە زندان دەستی کرد بە مانگرتن بۆ گۆشەگیری سەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان. ئێمەش هەموو کاتێک و هەمیشە پشتیوانی لەیلا گۆڤەندین. ئەرکی دایکان و کەسوکاری شەهیدان ئەبێ هەڵوێست وەرگرن، ئەبێن پێن پشتیوانی مانگرتوان بکەن، دەست بە مانگرتن بکەن بۆ ئەوەی ڕۆڵەکانیان، یعنی هەموو کەسوکاری ئێمەن ڕۆڵەکانیان لە زندان دەستیان بە مانگرتن کردووە، مانگرتنێکی ئەخلاقی ئینسانی. یعنی ئێمەش وەکو ژن وەکو دایک داوا لە هەموو دایکێکەکەم، لە هەموو ئازادی خوازێکەکەم، لە هەموو ژنێکەکەم بێن بەشداری ئەم مانگرتنە بکەن، لەبەر ئەوەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەموو کات پشتیوانی هەموو گەلێکە بە تایبەتی ژن. زۆر باشە بێ هەڵوێست نییە، بەڵام ئەبێ لایەنە سیاسیەکان خەڵک بهێنە سەر جادە، خەڵک پشتیوانی خەڵک بکەن بۆەوەی خەڵک بێتە ناو ئەم مانگرتنەوە. بەڕاستی ئەم مانگرتنە یعنی زۆر ئیسفادەی بۆ لایەنە سیاسیەکانیش هەیە، بۆ خەڵکانی ئازادی خوازە. یعنی بەڕاستی ئەبێ هەموو کەسێک لایەنە سیاسیەکان، حیزبەکان، پارتە سیاسیەکان هەمووی پشتیوانی گەل بکەن، گەل بهێنە ناو مانگرتنەوە، ئەبێ ئەوان خەڵک بهێنە ناو مانگرتوان. داوا لە هەموو دایکێکەکەم لە کەسوکاری شەهیدانەکەم بە تایبەتی لەبەر ئەوەی شەهید کەوتە ناو مانکردوان، شەهیدی تێکەوت. من داوایان لێ ئەەکەم پشتیوانیان بکەن، پشتیوانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بکەن بۆ ئەوەی ئەو گۆشەگیریە لەسەری نەمێنێ. ئێمەش وەکو ژن هەتا ئەم مانگرتنە بەردەوام بێ، ئێمەش لە مانگرتنە ئەبین و پشتیوانی مانگرتوانەکەین.